ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بە هاوکاری دوو ڕێکخراوی دیکە باخچەی منداڵانی کازیوا لە کەمپی ئاوەرەکانی ئاربەد نۆژە نەکاتەوە. وەگەزانین کە باخچەی منداڵانی کازیوا لە ساڵی 2015 لە ئاربەد یان لە کەمپی ئاوەرەکانی ئاربەد دامەزراوە و کراوەتەوە خزمەتی منداڵانی ئاوەرەکان و ئاوەرەکانی کەمپەکە کات کە لەوێ نیشتەجێن لەوێ ژیان بەسەرەبەن. لە ئێستادا لە دوای 9 ساڵ لەکردنەوەی باخچەکە نۆژەن کراوەتەوە لەلایەن ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان و هەروەها دوو ڕێکخراوی دیکەوە. باز لە باخچەکەکەین و باز لە چالاکیەکانی باخچەکەکەین و باز لە دووبارە نۆژەنکردنەوەی باخچەکەکەین ئایا چالاکیەکانیان تا چەند گۆڕانکاری بەسەرایەت بۆ خزمەتی منداڵانی ئاوەرەکانی کەمپەکە. بە میوانداری زۆر بەڕێز ڕەنج عەبدولقادر پسپۆری پەروەردەیی لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان. کاگڕەنج سڵاو دەبێم کاتەوە باش. زۆر سپاس. سڵاو لێوەش. کاگڕەنج دوای 9 ساڵ لەکردنەوەی دووبارە باخچەی منداڵانی کازیوە لە کەمپی ئاوەرەکانی ئاربەد نۆژەن کراوەتەوە. ئەگەر باسێکی نۆژەنکردنەوەکەمان بکەی کە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان نۆژەنی کردوتەوە لەگەڵ دوو ڕێکخراوی دیکە. بەڵێ. سەرەتا پێم خۆشە پێشەکێک لەسەر ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان کورتەیەک باسکەین هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بە بەردەوامی کاری کردووە لە خزمەتکردنی منداڵان و گەنجانی کوردستانە بەبێ جیاوازی و تا ئێساش بەردەوامە لە بوارەکانی پاراستنی منداڵ و تەندروستی و پەروەردە و هەروەها گەشەبێدانی توانەکانی گەنجان و هەر لە سەرەتای کارکردنیەوە لەسەر بنەمای پێویستەکانی کۆمەڵگە کاری کردووە. هەڵبەت لەگەڵ گۆڕانکاری پێویستەکانی کۆمەڵگای هەنگاو بە هەنگاو گۆڕانکاری لە پلان و پرۆژەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانیشدا ڕوویداوە. ئەگەر بە وردی با بڵێن باس لە بواری پەروەردە بکەین وەکو ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان کاری لەسەر کردووە لە ناوەڕاستەکانی ساڵای 90ەکان و سەرەتای 2000ەکانەوە لە ڕێگەی کۆمەڵێک پرۆژەی جۆراوجۆری پەروەردەییەوە لە سەرتاسەری کوردستانە بەبێ جیاوازی کاری کردو. خۆشبەختانە بەشێک لەو پرۆژانە بریتی بوون لە پرۆژەی بەردەوام کەوانیش هەمومان ئاگادارین کازیوەکان و کازیوەی چوارتا، کازیوەی سەرشەقام، کازیوەی سەرا و بازیان و هەروەها خوێندنگەی شەهید جەباری تێگەڵ و هەروەها سەنتەری ڕاهێنانی پەروەردەیی. و لە ساڵی 2014 لەگەڵ هاتنی کوردانی ڕۆژئاوا بۆ باشووری کوردستان و بەتایبەتی لە شاری سلێمانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان وەکو بەهایی کە کاری لەسەرەکات و هەستکردن بە بەرپرسیارەتی هەستا بە ئەنجامگەیاندنی چەند پرۆژەیەکی پەروەردەیی و هەروەها پاڵپشتی و دەرونی بۆ خزمەتکردنی منداڵان و خێزانەکانە ناو کەمپی ئاربەتە. ئەوە بوو لە ساڵی 2014 و لە سەرەتای 2015 باخچەی منداڵانی کازیوە دامەزرا بە ئامانجی خزمەتکردنی منداڵانی دانیشتووی کەمپی ئاربەد لە مەجای پەروەردە و فێرکردن و وەروەها گرنگیدان بەلایەنی هونەری و وەرزشی ئەو سوودمەندانە. لەگەڵ زیادبوونی ژماری دانیشتوان لە ناو کەمپی ئاربەتە بیر لەوە کرایەوە کە بینا و ڕوبەری پرۆژەکە گەورەتر بکرێت واروها نۆژەم بکرێتەوە چونکە بۆ ماوەی 7 ساڵ بە بەردەوامی خزمەتگوزاری پەروەردەیی و فێرکاریەکانی پێشکەش بە سوودمەندان و پێشکەش بە منداڵانی کەمپی ئاربەتە کرد. خۆشبەختانە لەگەڵ بڕیاردان لە نۆژنکردنەوە و فراوانکردنی پانتایی باخچەکەیە هەردوو ڕێکخراوی LDS و FSK کە LDS ڕێکخراویش ئەمریکی خێرخوازیە و هەروە FSK کە ڕێکخراوێکی سویسریە بە سوپاسەوە هاتنە پێشەوە و هاوکاری و پاڵپشتی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانیان کرد بە ئامانجی نۆژنکردنەوە و تازەکردنەوەی باخچەکە و هەروەها دابینکردنی سەرجەم پێداویستیەکان بە باشترین کوالیتی و هەروەها ژمارەی زۆر لە پێداویستی فێرکاری گرنگ بۆ ئەوەی کە پرۆسەی پەروەردە و فێرکردن ناو باخچەکەیە بە کوالیتیەکی زۆر باش بەردەوام بێت. زۆر باش. جا بێگومانەوە منداڵانەی کە سوود وەرەگرن لە چالاکیەکانی ئەم با بڵێن شوێنە جوانە منداڵانێکن کە لە خێزانگەلێکەوە هاتوون کە لە ماڵ و حاڵی خۆیانانین دوور کەوتونەتۆلانە هەندێک لە ئەم منداڵانە لە خێزانەکەەوە هاتبێتن کە زەبری دەرونیان بەرکەوتووە. ئێوە لە چالاکیەکانە تا چەند ئاگاتان لە لایەنی دەرونی ئەم منداڵانە هەیە کە بە چالاکیەکان بەسەر قاڵکردنیان بەم چالاکیانەوە وا بکەن با بڵێن چارەسەرێک بێت بۆ لایەنی دەرونی هیلاکی کۆمەڵێک لەم منداڵانش. بەڵێ هەڵبەت لە سەرجەم ئەو چالاکی پەروەردەیانی کە لەگەڵ منداڵەکانە ئەنجام ئەدرێت میتۆدی پەروەردەی نافەرمی بەکارهێنرێت کە میتۆدە بە شێوەیەکی چالاک ئیش لەسەر کارامەیەکانی ژیانەکات کە بریتین لە
پەیوەندی واروەها هاوکاریکردن ڕازگۆیی باوەڕ بەخۆبوون و کۆمەڵێک بابەتی تر کە ئەتوانین پێیان بڵێن پێداویستە پەروەردەیەکانی منداڵان کاتێککە تۆ بە وردی و بە دروستی کار لەسەر پێویستەکانی منداڵانەکەی بە شێوەیەشی تر تەسیر و کاریگەری دەبێت لەسەر ئەوەی کە چۆن بتوانیت ئەو زەبرە دەرونیانی کە بەر ئەم منداڵانە کەوتووە بتوانیت با بڵێن هێواشیکەیتەوە کەمیکەیتەوە و لە هەمان کاتە لە ڕێگەی پڕۆژەی پاڵپشتی دەرونی و کۆمەڵایەتیەوە کە لە سەرەتای 2015 لە کەمپی عاربەت وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان کە بە زانستی و بە وردی کاری لەسەر کردووە ئەویان پرۆژێکی تر بوو کە تایبەت لەگەڵ خێزانەکانە کاریە کرد و لە ڕێگەی پرۆژە پەروەردەیەکانی شۆ لە لایەکی ترەوە کارمان لەگەڵ منداڵەکانە کرد. باشە چالێکەکان بەگشتی گۆڕانکاریان بەسەرایەت لە باخچەکەیە لە باخچەی مناڵانی کازیوە لە ناو کەمپەکەیە یاخود هەر هەمان چالاکیەکانی ڕابردوو بەردەوامی پێدرێت. بەڵێ هەڵبەت چالاکیەکان لە ماوەی ڕابردوو شاکە ئێمە کارمان لەسەری کردو بریتیم و لە چالاکی پەروەردەیی واروها چالاکی فێرکاری و چالاکی هوەری وەرزشی لەگەڵ نۆژەنکردنەوەی بیناکە و دامیکردنی کۆمەڵێک کەرەستە و پێداویستی نوێ بۆ باخچەکە هەڵبەت هەندێک تەکنیکی تازە هەندێک ڕێگەی تازە هەندێک ڕێگەی جیاوازی وانەوتنەوە لەناو باخچەکەیە بەکارهێنرێت لەناو چالاکی فێرکاریەکانە ئەوەی کە لە ماوەی ڕابردوو شەو لە داهاتوو شاکاری لەسەرەکەین بریتە لە وانەکانی کوردی و هەروە زمانی عەرەبی و ئینگلیزی واروەها وانەکانی بیرکاری و زانست بۆ تەمەنی 5 ساڵ بۆ ئەوی کە ئەم منداڵانە لەو ماوەی ساڵی کە لەناو باڵی لەناو باخچەکەیە بن بتواندرێت لە ڕووی توانای پەروەردەیی و فێرکاریەوە ئامادە بکرێن بۆ وەرزی نوێی خوێندن کاتێک کە قوتابخانە. بە دروستی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە لە ماوەی داهاتووە بە دڵنیاییەوە کواڵەتی چالاشیەکان و هەروەها ڕێگەی جیاوازی وانەوتنەوەکان بە دڵنیاییەوە گۆڕانکاری باشتر بە خۆی بینێت و لەبەری کە تۆ پانتایشی باشتر هەیە و کۆمەڵێک پێداویستی زۆر باشتر هەیە. فێرخوازان دیاری کراوە لە باخچەکەیە ڕێژی فێرخوازان لە ئێستا 176 سوودمەندی هەیە ئەویش بە هۆکاریەوەی کە با بڵێن ڕووبەرێکی گونجاوندنەوە بۆی کە زۆرترین سوودمەند وەرگری بەڵام لە هەمان کاتە ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان وەرەوەکو باخچەی منداڵانی کازیوە لە کەمپی عاربەت لیستی یەدەگمان هەیە هەموو ساڵێک ژمارەیەکی دیاریکراوی مناڵکە وەردەگرێت لیستی یەدەگیشمان ئەگەر هەر منداڵێک بە هەر هۆکارێک بێت زیاتر هۆکاریەوەی کە لەوانەیە سەفەرکەن یاخود شوێنی نیشتێجێبوونی خۆیان لە کەمپەکە بگوازنەوە بۆ ناو شارەکان لەو کاتانەیە لە لیستی یەدەگ چەند منداڵێکی تر وەردەگیرێت بەڵام خۆشبەختانە کاتێکە وەکو باسم کرد پانتاییک باخچەکە فراوانترەکرێت بەڵێ دەتوانین بۆ وەرزی نوێ ژمارەیەکی زیاتری سوودمەند وەربگرین. زۆر باشە جا ئێوە کوتانیان بۆ ئەنجامەدەن لەوێ وەکو باخچەکانی تر ئێوە یادگاریان بۆ دروستەکەن مەراسمی دەرچوونیان بۆ سازەکەن وێنەیان نەگرن لەسەر ئەم ئیشە جوانانە کە تاواکەری ئیشەکانی ترسانەوە لەسەرمانش قسە بکەین. هەڵبەت هەر یەکێک لەو پرۆژەکانی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان ئێمە گرنگی دەدەین بە لایەنی پاراستی منداڵ و لایەنی تەندروستی و زایدن وەکو بەرنامەی پەروەردەش و لایەنە پەروەردەیەکەش کاری لەسەرەکەین هەڵبەت هەر پێداویستێکی تەندروستی هەبێت بە هەماهەنگی لەگەڵ با بڵێن وەزارەتی تەندروستیان فەرمانگە دیاریکراوەکانی بواری تەندروستی دەتوانین هەماهەنگی بکەین و وەکو لایەنی تەندروستی مناڵەکان ئاگاداریان بین و هەروە لە ڕێگەی بەرنامەی تەندروستی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان و هەر منداڵێک پێداویستیشی هەبێت لەو مەجالەیە ئێمە دەکەین بە کەیس و کاری پێویستی بۆ دەکرێت و لە ڕێگەی با بڵێن لە بواری دروستکردنی یادگاری بۆیان هەڵبەت ئێمە هەموو مانجێک ڕۆژێکی دیاریکراو هەیە یاخود ئیڤێنتێکی تابی یاخود ڕۆژێک دیاریکراوە بۆ وەکو فریدەی لەو ڕۆژەیە کۆمەڵێک چالاشی با بڵێن پەروەردەیی بیان کۆمەڵێک چالاکی جەستەی ئەنجامەدرێت هەڵبەت ئەمانە بە دڵنیاییەوە بم بە یادگاریەک بۆ منداڵانە ئێمە لە ساڵی 2015 یەکەم گروپی منداڵ کە لەگەڵمان بوون ئێستا لە پۆلی 1970 بنەڕەتین یعنی هەندێک جار لەوانێن بۆ خۆمان کەوان گەوربوون نەیەناسین بەس ئەوان ئێمە ئەناسنەوە هەڵبەت ئەو بینینی ئەو تیمە بەڕێزە یاخود ئەو چالاکیانی کە لەگەڵمان ناکردوون لە هەزر و لە بیری منداڵەکانە ماوە. باشە خێزانەکان تا چەند هەماهەنگن لەگەڵ ئێوەیە لەگەڵ تیمەکانی ئێوەیە لەگەڵ مامۆستایان و ئەندامانی باخچەکەیە کە ئێوە ئەم کارانە ئەم خزمەتی مناڵەکانیانەکان و بەم جۆرە خزمەتیانەکان ئەوان تا چەند دڵخۆشن بەم کارانە. بەڵێ ئەبەت لە ڕووی دڵخۆشیەوە بە دڵنیاییەوە دڵخۆشن لەبەری کە ئێمە بە بەردەوامی لە ماوەی ڕابردووشە
کارمان بۆ ئەو کردووە فیدباکی خێزانەکانیش وەربگرینەوە و ئێمە وەکو لە دواتر دوایشە باسم کرد تەنها ئیش لەگەڵ منداڵەکانە ناکەین و ئێمە تەنها ڕۆژانە منداڵەکان ببینین بەڵکو لە ڕێگەی کۆبوونەوەی دایکان و باوکانەوە یاخود لە ڕێگەی هەندێک چالاکیەوە کە ئەنجام دەین هەوڵی ئەومانیاوە خێزانەکانیش بەشداری پێ بکەین ناو چالاکیەکانە ئەمەش کاتێکە ئەوان یەنە ناو پرۆژەکانی ئەمەیان پرۆژەکانە بینێت و خۆیان چالاکیەکانە بینن فیدباکی ئەومان بۆ دەستەکەوێت کە بزانین تا چەند دڵخۆشن بەڵام بە دڵنیاییەوە ئەو ڕێژە زۆری خواستی خێزانەکان بۆی کە منداڵەکانیان تۆمارکەن لە باخچەی منداڵانی کازیوە لە ماوەی ڕابردووە دەرخەی ئەو ڕاستیە کە سواز بخوا توانیمانە کارێکی باش بکەین یەکێک بین لەو پرۆژە نمونەیانی لە ناو کەمپی عاربەت ئەتوانم بڵێم لە ناو سلێمانیشە ئەو پرۆژەیەکێک لە پرۆژە زۆر باشەکان باش ناکرێت باسی ئەم هەوڵانە ئەم چالاکیانە بکرێت بەڵام باسی ڕۆڵی ڕاهێنەر و مامۆستاکانیان نەکرێت ئایا بەپێی ئەوەی کە بەڕێزت باست کرد بە تەمای گۆڕانکارین لە تەکنیکەکان و هەروەها زیادکردنی ژمارەی منداڵەکان ئایا پێویستە کات کە بۆ نمونە خولی تایبەت بۆ ڕاهێنەر و مامۆستاکانش بکرێتەوە یان ئەوەی کە هەر وەکو بەهرە و لێ هاتووی لە خودی مامۆستانەکانەوە ئەتوانێت کافی بێت بۆ درێژە پێدانی پرۆسەکان. هەڵبەت ئێمە وەکو ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان لە ماوەی ڕابردووشە و لە داهاتووشە ئێمە پرۆژەی ڕاهێنانمان هەیە بە بەردەوامی ڕاهێنانەکەمان لەسەر وەکو باسم گرت میتۆدی پەروەردەی نافەرمیەکە یەکێک لە میتۆد چالاکەکان لە ئێستا کاری لەسەرەگرێ لەم ماوەی ڕابردووە لە چەند مانگی ڕابردووە کۆمەڵێک ڕاهێنانمان هەبووە بۆ سەرجەم تیمەکانی خۆمان کە لە مەجای پەروەردە و لە ناو کازیوەکانە کارەکەن ئەو بە دڵنیاییشەوە لە ماوەی داهاتووە کۆمەڵێک ڕاهێنانی دیاریکراومانە بێت لەسەر هەندێک پرۆگرامی دیاریکراو کە تایبەت ئیش لەسەر لایەنی کارامەیەکانی ژیانەکات بۆ منداڵان واروەها لایەنی پاڵپشتی و دەرونی کۆمەڵایەتی وار پێم خۆشە باسی ئەوەشکەین ئێمە لە 2015 هەتاکو ئێستا بە بەردەوامی کە ئەم باخچەیە خزمەتگوزارەکانی پێشکەش بە مناڵانی کوردانی ڕۆژاواکات لە سەروبەندەوەی کە بڕیاردرا باخچەکە نۆژەم بکرێتەوە لە بیری ئەوە بووین خزمەتگوزارەکانمان نەوەستێت خۆشبەختانە بۆ ماوەی بۆ ئەو فترە زەمەنی کە ئێمە سەرقاڵی نۆژەنکردنەوەی بینای باخچەکە بووین سوودمان لە بینای مەڵبەندی ڕۆشنبیری کازیوی منداڵانی عاربەت وەرگرت کە هیچ نەخێر نەوەساوە کە هیچ پرۆژەیەکی تری ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە لە کەمپی عاربەت کە لە ساڵی 2016 لە سەرەکی هەڤاڵی بەڕێز مام جەلال بنیاندرا و تا ئەم کاتەش بەردەوامە لە خزمەتگوزارەکانی و ئەو سوودمەندانی کە لە باخچەی منداڵانی کازیوە لە تەمەنی 4 ساڵ و 5 ساڵ کە لێ سوودمەند دەبن کاتێک کە لە باخچەکە دەرەچون دەچنە خوێندنگە جارێکتر ئەم منداڵانە لە ناو مەڵبەندی ڕۆشنبیری کازیوە عاربەت تۆمارەکرێنەوە چونکە کازیوەکە لە تەمەنی 6 ساڵ هەتا 14 ساڵ خزمەتگوزارەکانی لە بواری پەروەردە و فێرکردن و لایەنی هونەری و هەروەها خولی زمانی ئینگلیزی و خولی کۆمپیوتەر و کۆمەڵی خولی جۆرا و جۆری تر دەکرێتەوە کەواتە و مناڵانی کە سوودمەند دەبن و تۆمارەکرێن لە باخچەکە هەتا تەمەنی 14 ساڵی سوودمەندی سەرجەم خزمەتگوزارە پەروەردەی و هونەری و فێرکاریەکانی ڕێکخراو دەبن و کاتێکیش کە ئێمە باڵێن ئەو دوو پرۆژەیەمان تێکەڵاو کە تەمەن بە خشتەیەکی کاتی دیاریکراو بۆی کە تێکەڵاوی هەردوو پرۆژەکە نەبێت تواندرا کۆمەڵێک پێداویستی لە ڕووی بیناوە لە ڕووی پێداویستی فێرکاری و پەروەردەییەوە بۆ کازیوەکەش دابینکرێت و بە سوپاسەوە ڕێکخراوی LDS کە لە سەرەتایان ناومان هێنا کە هاوکار و پاڵپشتی مناڵپارێز بوو لە نۆژەنگرنەی باخچەکەیە بە هەمان شێوە هەستا بە دروستکردنی یاریگایەکی نمونەیی و زۆر باش کە لە ماوەی ڕابردووە سوودمەندانی باخچەکەش و کازیوەکەش سوودمەند بوون لێی و لە داهاتووشە بە دڵنیاییەوە سەرجەم منداڵانی کەمپی عاربەت بەبێ جیاوازی سوودمەند دەبن لێی بەڵێ دەستی خۆش بێمە وەکو باخچەی منداڵانی کازیوە لە عاربەت لە کەمپی ئاوارەکانی عاربەت بەڵام باباسێکی ڕۆڵ و کاریگەری تەواوی کازیوەکان بکەین کە لە هەر شوێنێکە بوونیان هەبێت کاریگەریان لەسەر منداڵانی ئەو ناوچەیە هەیە کار و چەلەکەکان بەگشتی پێکاتوەرەچی بەڵێ هەڵبەت لە دوای شەکە باسم کرد هەموو ڕێکخراوێک ئیش لەسەر پێویستیەکانی کۆمەڵگاکات و مناڵپارێزی کوردستانیش کاتێکە لە سەرەتای دامەزراندنی لەسەر پێویستی کۆمەڵگە کاری کردووە و هەنگاو بە هەنگاو لەگەڵ گۆڕانکاری لە پێویستەکانە جۆر و با بڵێن پلانی کارکردنی گۆڕانکاری بەسەرهاتووە لە چەند منتیقەیەکی جوغرافی جیاوازن لەناو کوردستانە کە پرۆژەی بەردەوامان هەبوو و پرۆژەی کاتیمان هەبووە لە ئێستا کازیوی چوارتە و کازیوی عاربەت و هەروەها سەنتەری ڕاهێنانی پەروەردەیی
کە ئەمانە لە مەجای پەروەردەیی و فێرکاری هوەریە کارەکەن هەڵبەت لەو مەجالانەیە چالاکیەکانمان بەردەوامی هەیە بەردەوام بەشە هوەریەکان و بەشی شێوەکاری بەشی کاری دەستی وارووا خولەکانی کۆمپیوتەر و خولی زمانی ئینگلیزی بە بەردەوامی کارەکەن و هەروەها بەشی وەرزشی هەیە لەسەر جەمکازیوەکانە کە ئەمەش گرنگیدانە بە لایەنی وەرزشی و ئامانجی تەواوی سەررجەم ئەو چالاکی و با بڵێن بەشانی کە لە ناو کازیوەکانە هەیە بە ئامانجی بەدەرخستن و گەشەپێدانی توانەکانی مناڵانە لە هەر مەجالێکە کە خۆیان ئارەزوی بکەن. سپاس بۆ هەوڵە جوانەکانتان هەست کەوتوو بن. دەستا خۆش بێت سواز بۆ. سپاس بۆ.